ئیتر ئەوە نەما بەدڵی خۆ پێی لێبەی لە ژێرێکی بڕی ئارامە و بە خێرایی بیتە خوارەوە یان خۆت پێشبڕشیە بکەیت. لە ئێستادا لە کاشمێر هەشت و سی خولەشی ئەم بەیانیەوە کامێرە جێگیرەکەی ژێرێک لە بڕەکە کەوتووەتە کار و سەرپێچی شۆفێران تۆمار دەکات. ئەمە ئەو کامێرە جێگیرەیە کە زیاتر لە هەفتەیەکە لە ژێر یەکتەبڕی ئارامدا دانراوە بە بەستی تۆمارکردنی سەرپێچی شۆفێران کە لە ماوەی ڕابردوودا ڕووداوێکی زۆر لە شوێنێکتر بڕەدا ڕوویدا. هەوڵاتیان داوایان دەکرد کە کامێرە دابڕێ لێرە تاوەکو کۆنتترۆڵی خێرای سەر شەقامەکە بکرێت. ئەمڕۆ کاژمێر هەشت و سی خولەکی بەیانی ئەم کامێرەیە کەوتۆتە کار. مەقسەد لەگەڵ بەرپرسی کامێرەکان کرد، باسی لەوە کرد کە ئەو لێسەدا فلاشێکی لێ ئەوە بزانم وێنەی ئۆتۆمبیلێکی کرد. مەقسەد لەگەڵ بەرپرسی کامێرەکان کە دۆڵاتچۆی سلێمانی باسی لەوە کرد کە دوو کامێرەی دیکەش دانێن، یەکێکیان لە بەردەمی نەخۆشخانەی شار تۆزێ بۆ خوارەوە، ئەوی دیکەیان لەسەر جوسایدی هەواری شار لە ئاستی یەکتەبڕی والیە. ئەمەش بە مەبەستی پاراستنی گیانی هاوڵاتیانە. ئەم کامێرەیە یەکێک بوو لەو کامێرانەی کە هاوڵاتیان داوایان نەکرد، یەکێک بوو لە پێداویستیەکانی بواری هاتوچۆ لە شاری سلێمانیدا لەبەرەوەی ڕووداوی زۆر لە ژێرم یەکتەبڕە ڕووی ئەیە. بۆیە بە مەبەستی کەمکردنەوەی ڕووداوەکان و پاراستنی گیانی هاوڵاتیان ئەم کامێرە کەوتۆتە ئیش. لە شەقامی بازرەی مەلیک مەحموودە 20 کامێرەی جێگیر دانراوە کە سەرجەمیان کار دەکەن بۆ تۆمارکردنی سەرپێچی شۆفێران یاخود پابەند نەبوون بە خێرای دیاریکراوی شەقامەکانەوە. ئەمەش بۆ پاراستنی گیانی هاوڵاتیانە. بۆیە لە دوای ئەم کامێرەی ژێرێک لە بڕی ئارامەوە هەرێکە لە کامێرەی بەردەم نەخۆشخانەی شار و جوسایدی هەواری شار دادەنێت. بەڵام هاوڵاتێکی زۆر پەیوەندی بێمەوە کردووە، داوای ئەوە دەکەن کە کامێرەیەکی جێگیر لە بەردەمی گوندی ئەڵمانی دابرێت بە بەستی کۆنتترۆلکردنی ئەو شەقامە. لەبەرەوەی لەو جێگایشدا ڕووداوی دیکە ڕوودەدا، چەندی ڕوودا هەبووە لە بەردەمی گوندی ئەڵمانی دەکرێتە شەقامی بازرەی مەلیک مەحموودەوە. بۆیە هاوڵاتیان داوا دەکەن، شۆفێران داوا دەکەن کامێرەیەکی دیکە لێ دابنرێ بۆی سەرجەمی ماڵی هاوڵاتیان پارێزراو بێت.